هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم. ئەمڕۆ تەیف سامی وەزیری دارایی عێراق بە ڕسمی هۆشداری داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر پابەندی ڕێکەوتنەکان نەبن ئەوە موچە نانێرێت. بەپێی زانیاریە کە دەست محەممەد عەبدوڕەحمان پەیامنێرمان لە بەغا کەوتووە، ئەمڕۆ تەیف سامی وەزیری دارایی عێراق نووسراوەیەکی ڕسمی ناردۆ بە حکوومەتی هەرێم دوو مەرجی داناوە بۆ ناردنی موچەی مانگەکانی داهاتوو. مەرجی یەکەم ئەوەیە کە موچەخۆرانی هەرێم ئەبێ تەوتیم بکرێن و مەرجی دووەمیش ئەوەیە کە هەرێمی کوردستان لە 50 داهاتی نانەوتی ڕادەستی حکوومەتی ناوەند بکات. تەیف سامی وتویەتی ئەگەر بێت و ئەو دوو مەرجە جێبەجێ نەکەن پابەند نابن بە ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و بەو ڕێکەوتنەکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیان بووە. هاوکات وەزارەتی دارایی هەرێمیش لەبارەی هاوتاکردنی موچەی خانەنشینانەوە ڕاگەیەندراوێکی بڵاو کردووەتەوە و ئەڵێت لەگەڵ بەغا ڕێکەوتون لەسەرەوەی هاوتاکردنی موچەی خانەنشینانی مەدەنی هەرێم هاوشێوەی ئەوەی لە مانگی 7 ساڵی ڕابردوو کراوە جێبەجێ بکرێت و بەردەوام بێت. وەزارەتی دارایی هەرێم ئەڵێ ئەمڕۆ لە کۆبوونەوەکەیە حکوومەتی فیدراڵ پێی وتون ئەو هاوتاکردنەوەی ئێوە لە چەند مانگی ڕابردووە ئەنجامتانداوە تەواوە بە هەمان شێوەیە کە لە عێراق جێبەجێ ئەکرێت. ئەم ڕاگەیەندراوە دوای ئەوە دێت کە لە چەند ڕۆژی ڕابردووە باس لەو ئەکرا کە بەغا ئەیەوێت تەنها ئەو خانەنشینانە هاوتا بکرێن کە لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی و خانەنشین بوون. ئەوەش دڵەڕاوکەیەکی زۆری لە لای خانەنشینانی هەرێمی کوردستان دروست کردبوو. دیسانەوە ترامپ بڕیارێکی نوێی دەرکردووە بەهۆیەوە بازاڕەکانی جیهان گۆڕانکاریان بەسەرا هاتووە لەسەر و هەمووشیانەوە زێڕ. دۆناڵد ترامپ لە 25 باجی گومرگی خستۆتە سەر بەرهەمی پۆڵا و ئالمنیۆمی هاوردەکراو بۆ ئەمریکا و ئەڵێت ئەو بڕیارە هەموو جۆرەکانی پۆڵا و ئالمنیۆم لە هەموو وڵاتێکەوە ئەگرێتەوە. ئەم بڕیارە نیگەرانی لە بازاڕا دروست کردووە، نرخی زێڕی بۆ ئاستێکی پێوانەی نوێ بەرز کردووەتەوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕاگەیاند ڕۆژی 10 شوبات بە ڕێژەی لە 125 باجی گومرگی دەخاتە سەر هاوردەی پۆڵا و ئەلمنیۆم و ئەو باجە هەر جۆرە پۆڵایەک دەگرێتەوە کە لە دەرەوەی ئەمریکاوە هاوردە بکرێت. ترامپ لە خولی پێشووی سەرۆکایەتیەکەشی باجی گومرگی خستبووە سەر هەندێک بەرهەمی استراتیژی و دەڵێت مەبەستی ئەوەیە لەم ڕێگەیەوە پشتگیری لە بەرهەمی ناوخۆ بکات. ئاژانسی فرانس پرێس لە راپۆرتێکدا باز لەوە دەکات کە کەنەدا سەرەکی ترین هەناردەکاری بەرهەمی پۆڵایە بۆ ئەمریکا و بەرازیل و مەکسیک و کۆریای باشووریش دابینکاری سەرەکی پۆڵای واشنگتن و بڕیارەکەی ترامپ کاریگەری لەسەر ئەو وڵاتانە دروست دەکات. ئابووریناسان دەڵێن دانان یان زیادکردنی باش لەسەر کاڵای هاوردەکرا و دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخ و گرانبوونی بەرهەمەکە لە ناوخۆی وڵات و بەرزبوونەوەی هەڵاوسانی لێ دەکەوێتەوە. ئەو بڕیارە نوێی ترامپ 1 هەفتە دوای ئەوەیە کە لە 125 باجی خستە سەر کاڵای هاوردەکرا و لە کەنەدا و مەکسیک و لە 110 بۆ سەر بەرهەمی هاوردەکراو لە چینەوە. هەرچەندە دواتر ڕایگەیاند کە دوای گفتوگۆ لەگەڵ سەرۆکوەزیران و سەرۆکی ئەو دوو وڵاتە بۆ ماوەی مانگێک بڕیارەکە هەڵدەپەسێرێت، بەڵام باجی سەر بەرهەمە چینیەکانی وەک خۆی هێشتەوە کە ئەوەش ناڕەزایەتی و کاردانەوەی توندی بەرپرسانی پەکینی بەدوای خۆی داهێنا. وتەبێژی باڵۆزخانەی چین لە ئەمریکا لەو بارەیە وتی دانانی باجی گومرگی لەسەر بەرهەمەکانی چین بە شێوەیەکی تاگلایەنانە پێشێلکردنی یاساکانی دامەزراوەی بازرگانی جیهانیە و جەختی لەوە کردەوە کە جەنگی بازرگانی هیچ براوەیەکی نییە. هەر لەم بارەیەوە وەزارەتی بازرگانی چین ڕایگەیاند لە بەرامبەرم بڕیارەدا ڕێوشوێنی پێویست و هاوشێوە دەگرنە بەر و لای دامەزراوەی بازرگانی جیهانیش سکاڵا لەسەر ئەمریکا تۆمار دەکەن.
ترامپ بۆ دانانی باجی گومرگی پشت بە یاسای دەسەڵاتە ئابووریانە ئاساییە نێودەوڵەتیەکان دەبەستێت کە بارودۆخینە ئاسایی نیشتیمانی هەندێک دەسەڵاتی تایبەت دەبەخشێت بە سەرۆکی وڵات و پێشتریش هەڕەشەی ئەوەی کردبوو کە ئەمریکا باجی گومرگی دەخاتە سەر بەرهەمی زیاتر و پێدەچێت هەندێک لە بەرهەمەکانی یەکێتی ئەوروپا و بەریتانیاش بکرێتەوە. باسی ئەومان کرد ئەمڕۆ نرخی زێڕ بەرزبوونەوەی تۆمار کردو بۆ ئاستێکی پێوانەی نوێ بەرز بۆ تۆ بەرزترین ئاست لە مێژووە بالێرە هەندێ زانیاری زیاتر لەسەر و بابەتە وەربگرین. بەڵێ ئەمڕۆ بەرزترین ئاستی پێوانەی تۆمار کرد لە مێژووە بۆ $2906 یەک ئۆنسە زێر لە بازاڕەکانی جیهان بەرز بووەوە و مسقالێک زێر ئەیارە 21 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ 613,000 دینار بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی کە لە سەرەتای ئەم ساڵەوە لە سەدادا بەرز بۆتەوەواتە لە ماوەی مانگێک و دەڕۆژە لە سەدادا بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە بازانیاری زیاتر وەربگرین. هۆکارەکانی بەرزبوونەوەی زێڕ ئەمڕۆ ئەمانە بوون سەرەتا سەپاندنی باجی گومرگی لەلایەن ترامپەوە وەکوتمان ترامپ بڕیارێکی نوێ دەرئەکات نادڵنیایی لە بازاڕا دروستە بێت ئەوە یەکێ لە هۆکارانەیە کە خواست لەسەر زێڕ بەرز ئەبێتەوە خواست لەلایەن بانکە ناوەندیەکان بۆ کڕینی زێڕ بەرز بۆتەوە لە بەرەوەی کە لە دۆخی نادڵنیایی ئابووریە زێڕ یەدەگێکی باشە لە بانکە ناوەندیەکان و ڕێگری ئەکات لە بەرزبوونەوەی هەڵاوسان هەروەها دابەزینی ڕێژەی سوودی بانکیش کە بانکەکان دەستیان کرۆ بە دابەزینی ڕێژەی سوودی بانکی ئەوە شۆکارێکە بۆ بەرزبوونەوەی نرخی زێڕ لەو ئاستەیە کە ئەمڕۆ بینیمان هەر سەبارەت بم بابەتە. هیوا عوسمان شارەزای بازاڕە داراییەکان لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە باس و خواستێکی زیاتری لەگەڵ ئەکەین سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی زێڕ. کاکیوە زۆر بەخێر هاتن. ئەم بڕیارانەی ترامپ چ کاریگەریەکی لەسەر بازاڕە داراییەکان و لە سەروی هەمویانەوە لەسەر نرخی زێڕ دروستکردەوە بینیمان چەند هۆکارێکە بوو بەرزبوونەوەی نرخی زێڕ بەڵام تا چەند بڕیارەکانی ترامپ کاریگەری دروست دەکات. خۆی لە کاتی سەپاندنی باجە بەسەر وڵاتانی دەوروبەری وەکو مەکسیک و کەنەدا و ئەمانەیە بە تاکیدی هەموو وڵاتان بەعام و بازرگانان و بانکەکان پشتە بنە با بڵین پشتبەستن بە پەناگەیەکی سەلامەت لە هەمووشی سەلامەتر لە هەموو عملەیەک لە عالەمە سەلامەتر تەمان ئاڵتونە هەروەکو لە بەڕێزیشە ئاماژە و پێدا دابەزانی ڕێژەی سووی بانقی هۆکارێکی سەرەکی بووە بۆ بەرزبوونەوەی نرخی ئاڵتون. ڕاستە بەڕێستان وەکو شارەزایەکی بۆرسا حتمما ئەزمونێکی باشتان هەیە وەکو بیرتان بێت لە خولی پێشووی سەرۆکایەتیەکەی ترامپ چه بڕیارێکی هەبوو یا چ لێدوانێکی هەبوو کە جوڵەیەکی زۆری لە بازاڕا دروست کرد جوڵەیەکی چاوەڕوان نەکراو؟ بەڵێ
لە ماوەی ڕابردووە کاتێک 4 ساڵ سەرۆکایەتی دۆناڵد ترەمپمان بینی و ئێمە ئەو کاتە هەر بەردەوام لە بۆرسەیە کارمان کردو و ئێساشی لەسەر بێ لە ساڵی یەکەمی دەست بەکاربوون یا نرخی زێر بەرزبوونەوەیکی باشی کرد وەک چۆن ئێستا کاتێ دەست بەکار بۆ نرخی زێر بەرز بووەتەوە ئەو کاتیش هەمان سیناریۆ بوو کە عادەتەن بازار بە سیناریۆ ئەڕابڕێەوە بەڵام لە ساڵی دووەمی سەرۆکایەتی دۆناڵد ترەمپە نرخی زێر ڕووی لە دابەزینێکی زۆر کرد بەڵام بۆ ئەم ساڵ نازانی بەڕاستی ئایا هەمان شت دووبارە بێتەوە یان ناچووکە ئەم ساڵ سیاسەتی چین فەرقیە بە تەنیا ئەمریکانی ڕاست ئەمریکا خاوەنی زۆرترین نێدێکی ئاڵتونە لە جیانە بەڵام بۆ ئەم ساڵ تەنیا ئەمریکانیە کە حکوم لەسەر نرخی زێڕەکە بەڕاستی بۆ ئەم ساڵ بانقە ناوەندیەکان زیاتر لە 1045 تۆن زێڕیان کڕیەوە لە ساڵی 2024 لە ساڵی 2024 چین زیاتر لە 132 تۆن زێڕی کڕیەوە ئێستاش بەردەوامە لە کڕینی زێر هندستانیش بە هەماشەوە زیاتر لە 75 تۆن زێڕی کڕیەوە بۆیە ئەم کڕینە زۆرەی چین و هندستان بۆن ئاڵتون وای کردو کە بەردەوام نرخی زێر بەرز بێتەوە بۆیە هەر سیاسەتێکی ئەمریکا لە دابزانی ڕێژی سوی بانقی یاخود لەوەی کە دۆلارێکی زیاتر چاپکە بیخاتە بازار و نرخی زێر چۆنی بەرز کاتەوە لە بەرامبەر سیاسەتی چین و هندستان ئەگەر نەگۆڕێ لە کڕینی زێڕا ئەوە نرخی زێر هەر بەردەوامە بێت کاکیوە ئەبینین ڕاستە هەموو سیاسەتێک هەر بڕیارە لە کۆشکی سپی بدرێ کاریگەری لەسەر هەموو جیهان دروستەکە بە تایبەتی بازاڕە داراییەکان بەڵام هاوشەوەی ترامپ بایدنیش لێدوانی هەبووە بڕیاری نوێی هەبووە هۆکار چییە کە لێدوان و بڕیارەکانی ترامپ ئابە و جۆرە جوڵەی زەق لە بازاڕا دروستەکە بەڵام پێم وانییە ئەوەی لە سەردەمی بایدنا ڕووی ئەدا شتێکی لەم شێوەیە بوو بێت بەڵێ پێم خۆش بۆ ئەو پرسیارەت کرد لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر بە دوای وڵامی ئەو پرسیارە ئاگەڕێ هۆکارەکەی ئەوەیە کە دۆناڵد ترەمپ هەموو قەرارەکانی کە ئەیدات ڕاستەخۆ بڵاوی ئەکاتەوە یان لە تویتەر بیان لە فەیسبوک بێن ناگەڕێتەوانێ بۆ ڕاوێژکارەکانی یعنی جاری وا هەبوو بۆ نمونە قەرارێکی سیاسی داوە لەسەر شەخصێک وەزیری ناوخۆڵێ ڕاستەخۆ پەیوەندی پێوە کردوم بتێتی فڵان کەس وا لێ بکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان یەکسەر قەرار ئەدات یعنی ناگەڕێتەوە بۆی پرس بە ڕاوێژکارەکانی کە بەڵام جۆ بایدن و هەر سەرۆکێکی تر ئەم شتەی نییە ئەگەر بێ بۆ نمونە قەرار لەسەر ڕێژەی سوی بانقی بدا کە بانقی ناوەندی ئەمریکا یعنی سربەخۆی لە قەراردان لە داوەزانی ڕێژەی سوی بانقیە هیچ کەسێک بۆی نییە لە تەنان لەناو کۆشکی سپیاوەکو دۆناڵد ترەمپ وەک سەرۆکەکانی پێشتری ئەمریکا تەداخل ناکەن بەڵام دۆناڵد ترەمپ ڕاستەوخۆ تەداخلەکە ڕاستەخۆڵێ تو ئەبێ سوی بانقی دابەزێنی و قەرارەکانی ڕاستەخۆی ناگەڕێتەوە بۆ ڕاوێژکارەکانی بۆیە هەر قەرارێک بات ئەزانێ ینی بازار ئەزانێ کە جێبەجێکرێ بۆی ڕاستەخۆ یەکسەر کاریگەری لەسەر بازار کاکیوە ئەمڕۆ ینی لەگەڵکردنەوەی بازار یەک ئۆنسە زێر تقریبان 47 دۆلارێک بەرز بووەوە پێشبینیتان چێ پێتان وایە هەتاوەکو یەک هەفتەی تر ئۆنسەیەک زەر 3000 دلار بخۆیەوە ببینێت پێشبینی یەک هەفتەمان پێ بڵێن و پێشبینیەکی درێژمە و داشتمان پێ بڵێن پێشبینیتان چییە؟ ئێمە لە پێشترا کە هەر لە کەناڵی بەڕێستان بەرنامەمان کرد و کاتە ئۆنسەی زێر نەگەیشت بۆ 2000 دلار من هەرو کاتە ژوتم کە ئامانجی ئاڵتون 3000 ینی هەر ئۆنسەیەکی ئاڵتون بچێتە 3000 ئێسانە کە بە 2009 بە ئەگەرێکی زۆر و هەموو ئاماژەیەک بۆ ئەوەیە کە نرخی زێر لەم مانگەیە لە مانگی پێشترا بەڕاستی ئێمە چاوەڕێمانەکرد بچێتە 3000 بەڵام ئەوە بوو ئەو قوتەی نەبوو بەڵام چاوەڕێواکەین بەڵێ نرخی زێر بۆ بەرزبوونی زیاتر ینی بەردەوامیەکی باشتری هەبێ بۆی بەرز بێتەوە و بۆ ئەم ساڵیش هەموو ئاماژەکان بۆ بەرزبوونن هەر دابەزینێک لە نرخی زێڕا ببینین دەرفەتێکە بۆ بازرگان بۆ بانکەکان بۆ خەڵک بۆی جارێکی تر بتوانن زێرکردن و ئیسفادە لە بەرزبوونی بەڵێ زۆر سپاس هیوا عوسمان شارەزای بازاڕە داراییەکان کە لێر لە ستۆدیۆ لەگەڵمان میوان بوون بەرچاوڕوونیەکی باشمان وەرگرت زۆر سپاس. جیاواز لە بابەتی زێڕەچینە سەر بابەتێکی دیکە کە ئەویش دیسان کاریگەری لە بڕیارەکانی دۆناڵد ترەمپ وەرگرتووە ئەویش شتێک نییە لە تمەن بەولاوە تمەنی ئێرانی بەهای تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار بەردەوامە لە دابەزین و 100 دلار گەیشتە ئاستی 9 ملیۆن و 600 هزار تمەن. هەندێک لە ئابووریناسان ئەڵێن جگە لە خراپی بارودۆخی ئابووری ئێران هەڵوێستی سیاسی بەرپرسانی ئەو وڵاتەش یەکێکە لە هۆکارەکانی دابەزینی بەهای تمەن بەڵام بەرپرسانەڵێن ئەم دابەزینە کاتیە و بە زووی ڕوو لە بەرزبوونەوە ئاکات. بەهای تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلار بەردەوام لە دابەزیندایە و 100 دلار گەیشتە ئاستی پێوانەی 9 ملیۆن و 600 هزار تمەن. خواست و خستنە ڕوو لە بازار کاریگەری لەسەر نرخی هەموو کاڵایەک دروست دەکات و ئەوە تەنها خواست و خستنە ڕوو لە ئێستادا ناگرێتەوە و پێشبینیەکان بۆ داهاتوش کاریگەری زۆری هەیە.
ئەگەر پێشبینی بکرێت قەبارەی کاڵایەک لە داهاتوودا دادەبەزێت کەسێک کاڵاکەی هەبێت نایفرۆشێت یاخود بە نرخێکی گرانتر دەیفرۆشێت. بەهای دراویش لەوە بێبەری نییە، بەو هۆیشەوە هەر کات ئەگەری دانوستان و لێک تێگەیشتن لە نێوان ئێران و ئەمریکا کەمتر دەبێت، نیگەرانی لە کەمبوونەوەی هەناردەی نەوت و داهاتی ئێرانی لێ دەکەوێتەوە کە دەرەنجامەکەی دەستکەوتنی دراوی دەرەکی کەمترە و بەهای دۆلار بەرامبەر بە تمەن بەرز دەبێتەوە. راپۆرت و لێدوانی جۆرا و جۆر سەبارەت بە هۆکارەکانی دابەزینی بەهای تمەن بەرامبەر بە دۆلار بڵاو بووەتەوە، بەڵام زۆربەی ئاژانس و میدیا ناوخۆیەکان جەخت لەوە دەکەنەوە کە بازاڕی دراو لە ئێران جگە لە پرسە ئابوووریەکان بە زۆری لەژێر کاریگەری شۆک و لێدوانە سیاسیەکانی ڕۆژانی ڕابردوودایە. ئابووری ناسان هەڵوێستەکانی ئەم دواییانەی بەرپرسانی ئێران بۆ گفتوگۆ و دانوستان لەگەڵ بەرپرسانی ڕۆژاوا بە هۆکاری سەرەکی دابەزینی بەهای تمەن لەو ئاستەدا دەزانن. سەرۆکی ئەمریکا بڕیاری زۆرترین فشاری بۆ سەر ئێران ئیمزا کرد و لە هەمان ڕۆژدا وتی هیوادارە لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە گفتوگۆ بکەن و بگەنە ڕێکەوتن و پێویست نەکات بڕیارەکە جێبەجێ بکەن و دواتریش نیویۆرک تایمز لە زاری ترامپەوە نووسی ئامادەیە بۆ ڕێکەوتن لەگەڵ تاران و گفتوگۆی پێ باشترە لەوەی ئیسرائیل هێرش بکاتە سەر ئێران. بەڵام ڕۆژی جمعەی ڕابردوو ڕێبەری کۆماری ئیسلامی لە وتاری ڕۆژی هەینی داوتی دانوستان لەگەڵ ئەمریکا سوودی نابێت و ئەوە ئاماژەیەک بوو بۆ ئابووری ناسان کە سیاسەتی زۆرترین فشاری ترامپ ماوەیەکی زیاتر کاری پێدەکرێت. بە واتایەکی دیکە ئەو جۆرە هەڵوێستە سیاسیانە لەلایەن بەرپرسانی ئێرانەوە ئاماژەیە بۆ ئەوەی پێویستە بازار چاوەڕێی کەمبوونەوەی داهات و قورستربوونی بازرگانی دەرەکی بێت و بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر بە تمەن لە دۆخی هاوشێوەدا کاردانەوەیەکی ئاسایی بازاڕە. بەرپرسانی ئێران دروستبوونی دڵڕاوکێ لە بازار بە هۆکاری بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە تمەن دەزانن و دەڵێن ئەو بارودۆخە کاتیە و بانگەشەی ئەوە دەکەن کە دۆلار بەرامبەر بە تمەندا دەبەزێت، بەڵام بەرزبوونەوەکە بەردەوامە. کاتی دەست بەکاربوونی پزیشکیان 100 دۆلاری ئەمریکی بە 6 ملیۆن تمەن بوو، لە ئێستادا گەیشتووەتە سەر و 9 ملیۆن و 500 هەزار تمەن. دراوێکی کەشەیە کە لە بازارەکانی هەرێمی کوردستان مامەڵەی زۆری پێوە کرێوژ لیرەی سووریا. بانکی ناوەندی سووریا بەردەوامە لە دەستکاریکردنی نرخی ڕەسمی لیرە و لە سەرەتای ئەم ساڵەوە ئەمە دووەم جارە گۆڕانکاری لە نرخەکەیە ئەکات. لە دوای ڕوخانی حکوومەتی بەشار ئەسەد 6 جار گۆڕانکاری لە نرخی لیرەیە ئەنجام دراوە کە 3 جار نرخەکەی بەرز کردوێتەوە و جارێکیش دای بەزاندووە. ئەم گۆڕانکاریانی بانکی ناوەندی بەهای لیرەی سووری بەرامبەر بە دۆلار بەرز کردوێتەوە بە جۆرێک کە لە مانگی 12 بەهای 100 دۆلار لە سووریا بۆ 2 ملیۆن و 500 هەزار لیرە دابەزی و لە هەرێمی کوردستانیش 1 ملیۆن لیرە گەیشتە 700 هەزار دینار. لێرە هەندە زانیاری لەسەر لیرەی سووری وەرئەگرین بزانین چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە. بانکی ناوەندی سووریا بەهای لیرەی دابەزاندەوە کە وتمان چەند جارێک گۆڕانکاری لە بەهاکەیە کردووە. 100 دۆلار لە دەی 2024 بۆ 1 ملیۆن و 326 هەزار و 600 لیرەی سووری دابەزاندووە تا بانکی ناوەندی سووریا ئەم گۆڕانکاریە کردووە کە پێشتر 1 ملیۆن و 306 هەزار و 500 لیرەی سووری بوو 100 دۆلاری ئەمریکی کە ئەم گۆڕانکاریە بە بەرزکردنەوە ئاوای لەهات. با بچینە سەر زانیاریەکانی دواتر لەسەر لیرەی سووری ئەگەر زانیاری ترمان هەبێت هەندە زانیاری تر وەربگرین لەسەر بەهای لیرەی سووری. بەڵێ وەکوتمان بانکی ناوەندی ئەم گۆڕانکاریانەی کردووە هەموو بانکی ناوەندیەک کاریگەری ئەتوانێ هەبێت لەسەر بەهای دراوی نیشتیمانی وڵاتەکەی و لە دوای ڕوخانی حکوومەتی بەشار ئەسەدیش نرخی لیرە گۆڕانکاری زۆری بەسەرهات دابەزینێکی زۆری تۆمار کرد. دواتر بەهۆی ڕێکارانەی بانکی ناوەندیەوە تۆزێک بەهای لیرە بەرز بووەوە. بەڵێ لە دیمەشق و حەلەب 100 دۆلاری ئەمریکی بە 985 هەزار لیرەی سووریا و لە حەسەکە بە 975 هەزار لیرەی سووریا. 1 ملیۆن لیرەی سووریش لە دیمەشق بە 150 هەزار دینارە، لە هەرێمی کوردستانیش بە 175 هەزار دینارە. لە دوای ڕوخانی حکوومەتی ئەسەد 1 ملیۆن لیرەی سووری لە هەرێمی
کوردستان گەیشتە 600,000 دینار کە خەڵکێکی زۆر خۆیدایە ئەو دراوە و لە دوای بەرزبوونەوەی زیانێکی زۆریان بەرکەوت. بەم جۆرە هاتینا کۆتایی گەشتی هەواڵە ئابوووریەکان. زۆر سپاس کە بینەرمان بوون.